بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن لەگەڵ بەیانی 24 لە هەر شوێنێک ئەم جیهانە ئێستایەوە بینەر و بیسەری ئێمن بە هیوام ڕۆژێکی باشتان هەبێ بە هیوام کام کاتژمێرە لەگەڵمانە بمێنەوە تا ئەو بەرگە و بابەتانەی لەگەڵ هاوکارانم ئامادەمان کردووە پێشکەشیەوەی بکەین. زۆر خۆشەبانیان کە زووە لەستی لە خەوت ڕۆژەکەت بە باشترە ڕوابەڕێەوە زۆر بەمان تەجروبەمان کردو ئەش زانین ئەو ڕۆژانی کە زووە لەستین هەستەکەین تەندروستیمان باشترە یاخود کارەکانمان بە باشتر بۆ بەڕێوەچێت جەستەمان زیاتر ئامادەیە بۆ ئیش و کارەکان. جا کاتێکیتە دەرەوە جاران وابوو خەڵکە هاتە دەرەوە هەمووی ڕۆشتە سەر ئیشەکەی دراوسێکەیە بینی ڕۆژ باشێکی لێ کرد ئیتر هەر لەوە دەستی پێ کرد کە ئاوەدانیەک یاخود خۆشحاڵیەکی بەخشی بە مرۆڤ کاتێک هاوسێکت یاخود هاوڕێکت ئەبینی لەسەر کارەکەت دراوسێکەت هەبینی لە تەنیشتەوە هەموو ئەمانە بووە بە خۆشی و تەواوی ڕۆژەکەتی پێخۆشە بوو بۆ هیوام کە ئێستش ئەو عادەتانە بمێنێ ئەو کولتور و یاخود ئەو نەریتە جوانانە بمێنێ لە ناو کۆمەڵگەدا بۆ ئێمە ئەمڕۆ باسی ئەو بابەتە ئاکەین بزانین لە ناو کوردەواریدا یاخود لە ژیانی ئێستا تا چەند ماوە لە ڕوانگەی ئاینیشەوە چۆن کاری بۆ کرا خود ئێمە بڵین چۆن نەتوانین مامەڵە لەگەڵ دراوسەکانمان بکەین. جگە لەوە بابەتێکی دیکەشمان هەیە بۆ وانی کە ئاژە بەخێوەکەن لەگەڵمان بن چونکە پسپۆڕی پزیشکی ڤێرتنەریمان لەگەڵە بەیە و باسی چۆنێتی چاودێری نەخۆشیە گوازراوەکانی ئاژەڵانەکەین بۆ مرۆڤ زانینەوە ئاژەڵی لە ماڵەوە ڕایەگرین ئەو نەخۆشیانی هەیەی کاریگەریەکێ بێت لەسەر ئێمە و چۆن خۆمان بپارێزین و وانیش بپارێزین لەگەڵمان بن ئەم کاتژمێرە. هەروەکو دوێنێ ئاماژەمان پێکرد کە ئەم مانگە بە مانگی بەرەنگار بوونەوەی شەرپەنجەی مەمک ناسراوە لە جیهاندا بۆیە لە هەرێمی کوردستانیش کار و چالاکیەکان چڕەکرێتەوە دوێنە باسی کۆڕبەندەکەمان کرد کە بە ناونیشانی بەیەکەوە بۆ پشکنینی پێشوەختە دروشمی ئەو کۆڕبەندە بوو کە ڕێکخراوی تەندروستی ئاشتی ڕێکی خستە بوو بۆ هۆشیارکردنەوە لە نەخۆشی شێرپەنجەی مەمک لە هەولێری پایتەخت بەڕێوە چوو میوانی تایبەتمان هەبوو. ئێستا لەو کۆڕبەندەدا کە هاوکارانم لەوێ بوون پاکێجێکیان ئامادە کردووە لەسەر چیرۆکی و ئافرەتانەی کە چیرۆکەکان خراوەتە ڕوو کە بەسەر نەخۆشیەکەیان زاڵ بوون و هەروەها لەبارەی چارەسەر وە چۆنێتی دەستنیشانکردنی نەخۆشیەکەشەوە چەندین زانیاری نوێ باسکران هەم لە کۆڕبەندەکەەوەم هاوکارانیشم لە ڕێگەی ئەم پاکێجەوە بۆ ئێوان ئامادە کردەوە بابینەر و بیسەری بین. وێنە ئازاربەخشەکانی کاتی وەرگرتنی چارەسەری کیمیاییە. چیرۆکی ژینێ یەکێکە لە سەدان چیرۆکی ئەو ئافرەتانەی تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک بوونە. وەکو نمونەی ئافرەتێکی بەهێز دوای وەرگرتنی چارەسەرێکی زۆر و ئەنجامدانی نەشتەرگەری توانی بەسەر ئەو نەخۆشیە کوشندەیەدا زاڵ بێت. سەختترین کاتیش بۆ ئەو لە ماوەی نەخۆشیەکەیدا لە دەستدانی قژی بووە و بە دڵێکی پڕەوە باسی ئەو کاتانە دەکات. من هەستە ترساکە زۆرت کرد نەخۆشیەکە بێ سنوور بوو فکرە من دایم لەسەر کچۆمم بوو مەسەلەن کچۆمن یا بچیکە نەبووە 4 ساڵ هینگی نەبوو بۆ 4 ساڵ کچۆمنە بچیکە نەبووە 4 ساڵ دێ چیکات بێ من ئەزا هەی باوەری بخۆ بوونیاش من بە ئەگە مرۆڤی باوەری بخۆ هەبیتن ئەس بێژم ئەو باوەریە مەسترین سیلاحە بوو مرۆڤ پیوی بیت مرۆڤ ئومێد بیتن چونکە دوو تشتن ئەن تو دێ نەخۆشیە خۆ کوژی ئەن نەخۆشیەتە دێدا کوژیت ئێجا ئەگەر توێ پێزبی تو دێ نەخۆشی کوژی بەس ئەگەر تەخۆ لاواز کرد و تەخۆ بێ هیوی ئومێد کرد نەخۆشی دماگێ دێدا کوژیت ئەوجا قەلەمێتە دەستێتەدا و پارتوکاتی هەڵبەرتە و بنویسە دیو دلە خۆ کۆڕبەندی تەندروستی ئاشتی بۆ هۆشیارکردنەوەی شێرپەنجەی مەمکە بۆ پشکنینی پێشوەختە کە پزیشکانی پسپۆر بە باشترین چارەسەریان بۆ نەخۆشیەکە دیاری کردووە. بۆ گەڕان و دۆزینەوەی شێرپەنجە پێشەوەی نەخۆش هیچ نیشانەیەکی توشبوونی پێوە دیار بێت.
ئامانجیش لە پشکنینی پێشوەختە بۆ کەمکردنەوەی ڕێژەی توشبوون بە شێرپەنجێ و کەمکردنەوەی ڕێژەی مردن و دیاریکردنی ئەو کەسانەی کە مەترسی توشبوونیان زۆرە. ئامارەکان وا دەڵێت کە ئێستا ئافرەت زیاتر پەیوەندی بە سنتەرەکان دەکات کە بە تایبەتی سنتەری نەخۆشیەکانی مەنگ بۆ پشکنینی خۆی واتە دەڵێت پشکنینی خودی مانگانم کردی هەستم بە نامۆیەکی کردی لە مەمکەکانم یانیش ئامارەکان هەر ئەوەش نیشان دەدا کە ئێستا خۆشببختانە ئەو خەڵکانەی کە دێن زیاتر نیشانەیان هەیە و دێن هەموو قۆناغە چارەسەرەکانیان بۆ دەکرێتن و من ناتوانم ئامارەی ستاندرد بدەم ئەو ئامارەی لامە بەس تەن پەیوەندە بە سنتەری نەخۆشیەکانی مەمەک تا مانگی 6,539 ئافرەت پشکنین کرایە لەوانەیان 32 دەستنیشان کرایەوەکو شێرپەنجەی مەمەک. تا ساڵی 60ەکان لە هەموو جیهان چارەسەری شێرپەنجەی مەمەک لابردنی مەمەک بوو. بەڵام دوای ئەو ساڵە ئامیری تیشک هات و لابردنی مەمەک کەم بوویەوە. ئێستا لە دەژن هەفتیان پێویستیان بە بڕێنەوەی مەمکەکان نییە. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئافرەتەن ئێستا هۆشیارترن و ئەگەر گرەیەکیان هەبێت هەر زوو دێن بۆ پشکنین. شەمە بایس کوردستان 24 هەولێر. ڕۆژ بە ڕۆژ بە خێوکردنی ئاژەڵ لە هاوڵاتیان بۆتە حەز بۆتە خولیایەک باشە بە تایبەت ئاژەڵی ماڵی جارانیش هاوڵاتیان زۆر ئاژەڵیان ڕاگرت لە ناو ماڵا بە تایبەت لە ناو کۆمەڵگەی کوردیدا کە زۆرێک لە پەلەوەرەکان ڕاگیرە ئەمانەش هەمویان ئاژەڵی ماڵین و زۆر جار بەرومومەکەشیان سوودی لێبینراوە. هەڤاڵ گەنجێکی دانیشتوی شاری سلێمانیە یەکێکە لەو کەسانی کە ئاژەڵ دۆستە بۆ خۆی و زیاتر لە 15 سەگی ماڵی هەیە ئەو گەنجە ئارەزووی لە سەگ بەخێوکردنە. هەفتانە چەند جارێکیان بات بۆ نێو سروش یان باتە ناو پارکەکان باسی ئەوشەکەم گەنجە کە ڕاگررتنی ئاژەڵ لە ماڵەوە گوناحە ئەوانیش پێویستیان بۆیە کە باش مامەڵەیان لەگەڵ بکرێ و ببرێنە دەرەوە هەم کەشێکی خۆشیان لەگەڵە بینی هەم بۆ ئەوانیش چوونە ناو سروشتەوە زیاتر هەست بە ئازادیەکەن. هەفتانە 2 بۆ 3 جار دەیانباتە نێو سروشت و تا ماندوو دەبن دەیانگەڕێنێت. هەموو ئاژەڵێکی ماڵی بە گوتەی خاوەنەکانیان ڕۆژانە پێویستیان بەگەڕانە چ جاگەر هەر لە چواردەوری ماڵەکەی خۆشیان کەمان داکس نەمانتوانی و ئەگەر 100%یش حەقیان پێبین بتوانین 150 حەقیان پێبین و بیان خینەوە سروشتی خۆیان بیان گەڕێنین پیاسەیان پێ بکەین نان و ئاویان وەکو لە بە شێوەی تایبەتی خۆیانیان بینێ و جوڵەیان پێ بکەین و ئەو ممارەسەیان پێ بکەین کە خۆی گەورە لە سروشتی خۆیان پێیان یاون. ساڵانێکی زۆرە خۆی داوەتە بەخێوکردنی سەگ و زیاد لە 15 دانەی هەیە. یاڵەکەم یاڵە ڕەشەوەرە. هەڤاڵ پێی وایە مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵی ماڵی چێژێکی زۆرت پێ دەبەخشێت بە تایبەت سەگ. هەموو جومعەیەک لەگەڵ ساکانمە هەر جارە و بۆ مەنتیقەیەک بۆ شوێنێک پیاسەیەک جەرچوونێکمانە بێت کە ساکان لەوێ بەرەڵاکەم بە ئارزووی خۆیان ئەگەڕێن بەڵام حسابی ئەوە شەکەم کا بێت ئەو شوێنە بەو شێوەیە بێت کە بەو شێوەیە بێت کە ئانی لەژێر چاودێریە بێت کێشە بۆ خەڵک دروست نەکەن هیچ مشکلەیەک نەبێت. زۆرینەی هاوڵاتیان کاتێک ئاژەڵ لە ماڵەکانیان بەخێو دەکەن زانیاری ئەو تۆیان لەبارەی بەخێوکردنیانەوە نییە بۆیە ناچار پەنا دەبەنە بەر کەسانی شارەزا تا ڕاهێنانیان پێ بکەن. ڕەنجێکێکە لە ڕاهێنەرانی ئاژەڵ شێوازی دانیشتن و ڕۆشتن فێری سەگەکان دەکات. کاتێک کە ئەتەوێت ئاژەڵێک بکڕی ئەم ئاژەڵا بیبیتەوە بۆ ماڵەوە یا بۆ هەر جێگەیەکی تر پێویستە بەوەیە تۆ شوێنی نیشتەجەبوونی بۆ دابین بکەیت شوێنێکی باشی بۆ دابین بکەیت کە لێی بەخێوکەی و هەموو مەرجە تەندروستیەکانی بۆ جێبەجێ بکەیت. زایدی ئەم ئاژەڵە پێویستی بەوەیە کە لەژێر کۆنتترۆلی تۆ ئابێ لەژێر کۆنتترۆلی تۆ دەرنەچێت لەبەر ئەوە تۆ ئەتوانین ڕاهێنانی پێ بکەیت. ڕۆژ بەڕۆژ زیاتر خەڵکی ئاژەڵ لە ماڵەکانیان بەخێو دەکەن و بە تایبەتیش سەگ و پشیلە هەر بۆیە چەندان دوکانی تایبەت بە ئاژەڵان کراونەتەوە و کڕین و فرۆشتنیان پێدەکرێت. هاوڵاتیانیش بەلایەنەوە گرنگ نییە چەند پارەی پێدەدەن ئەوەی گرنگە ئاژەڵەکە گوێڕایڵ بێت و لە قسەیان دەرنەچێت.
دیار جەمال کوردستان 24 سلێمانی. جاستا لەسرم بابەتە ئەمە میوانداری دکتۆر سۆران عەبدوڵڵامان کردووە کە پزیشکی پسپۆڕی ڤێرتنەریە لەسەر بەخێوکردنی ئاژەڵە ماڵیەکان و خاوپاراستن لە نەخۆشیەکانی ئەو بەتایبەت ئەو نەخۆشیانەی گوازراون تۆیە کە ئاژەڵ بەخێوەکەی زانیاریەوەت هەیە کە چۆن مامەڵی لەگەڵکەی کاتێ نەخۆشەکەوێ هەمووەمانە لە دکتۆر سۆرانە پرسم دکتۆر بەیانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ. تۆش باش سپاس بپیوەندایتان. زۆر سپاس. دکتۆر سەرەتا بالەوە دەست پێ بکەین. بەخێوکردنی ئاژەڵ بۆم سەردەمەی ئێستا لە ناو ماڵەکاندا بەگشتی باسیەکەی نەک بۆ نمونە کەسێک خانوویەکی یاخود ژینگەیەکی لەباری هەیە تا چەند بۆتە باو یاخود حەز و خولیایان دروستە. بۆ دروستی و نادروستی هەر کەس دەتوانێت بە پێی توانای خۆی ئاژەڵەکان ڕابگریت بۆ کەسێک شقەیەکی بچووکێ توانی سەیەکی بچووک یان پشیلەیەک ڕابگرێت ئەگەر حەزی لێ بێت ئەوەی کە شوێنێکی گەورەی هەیە بۆ باخچەیەک هەیە توانی سەگی گەورەش ڕابگرێت پێش ڕاگررتنی ئاژەڵ پێویستە یەکەم جار بیر لە توانەکان بکەوە لە ڕووی کات و لە ڕووی شوێنیش تا چەند کاتت هەیە کاتیان پێ بدەیت بۆ بەتایبەتی سەگ پێویستە ڕۆژانە بەلایەن کەم سعاتێک ئەنی بیبێ دەرەوە وەرزشی لەگەڵ پێ بکەین ئەنیوا بۆ هەردوو لا بۆ مرۆڤەکە و بۆ ساکەش هەر پێویستە بەگشتی ئەنی بەتایبەت ئەوە پێویستە یەکەم جار تۆ بیر لە توانەکان بکەوە وەکو باو یان خولیا زیاتر خەڵکانان ینی حەزیان لێ وەکو خولیایە ئەنی کەم کەسێ وەکو شتێکی باو بیکاتن بەس پێویستە یەکەم جار بیر لە توانەکان کرد تا چەند توانای ڕاگررتنی ئاژەڵێکی کە مافەکانی پێ بدەیت باشە هەموو شتێکی دەکرێتە سەر تۆ. هەرچەندە من ئەمە لەسەر نەخۆشیە گوازراوەکانیان و لەسەر گرفتەکانیان لەسەر مامەڵەکردن لە ڕووی تەندروستیانەوە قسە لەسەر تۆ بکەم بەڵام هەمیشە پرسیارێکێ دروستە بێ لای زۆرێک لە هاوڵاتیان ئەڵێ بۆ تەنها سەگ و پشیلە بۆ مریشکێک ڕناگیرێ بۆ بەرخێک ڕناگری بۆ هەر ئاژەڵێکی دیکە ینی جاران کە ئەمە هەبوو بەڵام ئایا نەبووتە جۆرێک لە مۆدل کە بڵێ ئەمەیان گونجاوترە ئەمە هیچ بنەمایەکی هەیە بۆی کە بزانی کامیان گونجاوترە بێ یاخود هیچ کێشەیەکی تەندروستی نابێ. خۆی ڕاگررتنی ئاژەڵەکانی تر یعنی زۆر دەگمەنە و زەحمەتیشە چونکە ینی توانای وەرگرتنی سەگ زۆر زۆر زیاترە لە ئاژەڵەکانی تر یعنی توانای هەیە شتەکانت لێ وەرگێ کە چۆن یعنی بەپێی سیستەمێک لەو ماڵە بجولێتەوە و پشیلەش تا ڕادەیەکی زۆر و پشیلە زیاتر دەتوانی ئەنی خۆی پاک ڕابگریت و سەگیش توانی خۆی پاک ڕابگریت ماڵەکە پیس نەکات بەڵام ئاژەڵەکانی تر یعنی بەو شێوێنین و تێکەڵبوونیان لەگەڵ مرۆڤ سەگ و پشیلە زیاتر تێکەڵبوونیان لەگەڵ بە تایبەتی سەگ زیاد لە 300,000 ساڵە هاوڕێتی یعنی لەگەڵ مرۆڤ و سەگەیە چ بە بۆ حرەسیات یان بۆ شوانێتی بێت یان بۆ خۆشی بێت بۆ حەز بێت یعنی ئەوە مێژوێکی دووری هەیە زۆر لە کۆنەوە مرۆڤ سەگی ڕاگرتەوە پشیلەش مێژێکی دێری نییە زا لەبەر ئەوەیان ئاسانترە ئاسانترە و باڵندەکانیش باڵندەی ماڵی هەیە بن ئەوانەی کە لە ماڵ بەخێو دەکرن ئەو باڵندانەی کە دەخوێنن ئەوانە ئاسانترن هەم وەکو ئەو باڵندانەی کە قساکەن وەکو بەبەخا و ئەوانە زۆری تریش هەنا بەڵام بەنسبەت ئاژەڵەکانی تر ینی ئاسان نییە بەو شێوەیە چونکە یعنی توانای وەرگرتنی شتەکانی نییە لە مرۆڤ سەگ توانای هەیە زۆر توانای وەرگرتنی زۆرە و سەگ کە تەمای گەیشتە سەروی ساڵێک یعنی وەکو بڵێن یاساکانی ماڵەوە ئەزانی خاوەنەکەی حەزی لە چیە و حەزی لە چ نییە یعنی دەزانێت بەڵام ئاژەڵەکانی دیکە زەحمەتە بۆ ئەو شتانە زۆر زۆر زەحمەتە ئەو خاڵێکی گرنگە بۆ ئەوی کە خەڵک بۆچی سەگیان پشیلە ڕاگرێ ینی وەکو بڵێن جێڕایالی دەکات ئاژەڵەکانی ئەویان ڕستە باشە ئەو نەخۆشیانەی کە لە سەگ و پشیلەوە گوێزرێنەوە زیاتر کامانن خاوەنەکەی چۆن هەستکا کە نەخۆشیێکی هەیە و مەترسی هەیە لەسەر ژیانی خۆی و خانەوادەکەشی خۆی پێش هەموو شتێک بۆ ئەوی نەخۆشی نەبێت هەم سەگەکە یان هەم پشیلەکە ئاژەڵە ماڵێکە بپارێزرێت نەخۆشی و هەم خاوەنەکەی بپارێزێت پێویستە کوتانی بەردەوامی بۆ بکات ینی دەفتەری هەموو ئاژەڵێک دەفتەری کوتانی هەیە لە کلینیکەکان ینی پابەندی ئەو جەدوەلانە بێت کە بۆی دەکرێت
جا هەیە ماگانەیە وەکو پێدانی حەب بۆ کرم و وەکو قەترە بۆ مشەخۆرە دەرەچیەکان وەکو دەرزی ساڵانەیە و ماگانەیە ئەگەر تەمەنی لە خوار ساڵێک بێت دوو جار بۆ پشی لە دووبار دەکرێتەوە بۆ سەگەش سێ جارە دوایە بێت بە ساڵێک دەرزیەکان ئەوانە نەخۆشیە گرنگجیەکان گرنگەکان کە ترسناکەن هەم لەسەر تەندروستی ئاژەڵەکە و هەم لەسەر تەندروستی مرۆڤ ئەوە کۆنتترۆل دەکرێت بەو کوتانانە نەخۆشیەکانی دیکە چەند نەخۆشیەکە نەخۆشی ئانەی زیاتر بڵێن وەکو لە ڕێگەی پێستەوە لە ڕێگەی دەست لێدان لە کۆنتاکتەوە دەگوازرێتەوە ئەوانیش لە ڕێگەی پاک و خاوێنیەوە کۆنتترۆل دەکرێت و لە ڕێگەی هەم دیسان دووبارە پابند بوون بە چارەسەرەکان بۆنە لە دژی مشەخۆرە ناوچیە و دەرەچەکان تا ڕادەیەکی زۆر هەم تەندروستی ئاژەڵەکە پارێزەوە دەبێت تەندروستی مرۆڤەکەش پارێز باشە دکتۆر ئێستا لەسەر وێنەکانی سەر شاشەکەی بینین کە نەشتەرگەریەکرێ بۆ ئاژەڵەکان لێرەش نەشتەرگەریەکرێەوە نەشتەرگەریانە چین زیاتر ئاهە تەنها لە کاتی شکاویە خود زەبرێکە بۆیانەکریان پێویست بە نەشتەرگەری دیکە کاگەر بۆمان باس بکەیت بەڵێ ئەو نەشتەرگەریانە ئەوانە هەمووی خۆم کردم ئەو نەشتەرگیانە بەپێی حاڵەتەکانە هەندێک جاروا هەیە بزەبت زەبرێکە بەر ئاژەڵەکە کەوتووە یان شکاویەکە یان برینیەکە ئەوانە وەکو بڵێن هات لە ناکەوە پێویستە زووترین کات چارەسەریان بۆ بکرێت نەشتەرگەری تریشەیە بۆ نەزۆکردنی ئاژەڵەکە بۆ ئەوی زیاتر ئەو ئاژەڵە زیاد نەبێت چونکە بەڕای من ینی ئەو نەشتەرگەریانە پێویستن تایبەت لە کوردستان چکە سەگ و پشیلە لە دۆخێشی خراپدان ینی ئەگەر ئەو نەشتەرگەریانیان بۆ بکرێت زیاد نەکرێن باشتر لەوەی تایبەتی ساگ لەسەر لە کۆڵانەکان ینی وەکو بڵێن جاری وا هەیە زۆر جار بێلانە و ڕاستە مرۆڤ جاری وایە پەلاماری دادیان سیارە لێ دەدیان جاری وایە ئەوان ینی کاردانەوە دەبێت بۆ منە پەلاماری مرۆڤ دەدان یان منداڵێک وەکو زۆر بیستمانە لەو بابەتانە کۆنتترۆلکردنیان بەو شێوەیە زۆر زۆر باشترە ئەوە بەشێکی زۆری لەو نەشتەرگەریانە نەشتەرگەری نەزۆکردنی ئاژەڵەکانە بۆ ئەوی زیاد نەکەن بەشێکیان نەشتەرگەریە بۆ زەڕبەیەکان شتێک بابەتێک لەو شوێیان برینێکە هەندێکیشیان وەرگرتنی خوێنە بۆ ئەوانەی کە دانێ ئاژەڵەکانیان بنە دەرەوە بۆ پشکنینی خوێن بۆ بزانی تا چەند بەرگری هەیە لە دژی ڤایرۆسی هاری سەگ باشە دکتۆر باسی وت کرد کە ئەم ئاژەڵە ماڵیانە پێویستیان بە کوتانی ماگانە هەیە جیا لەوە چ نەخۆشیی دیکەیان هەیە کە تووشیان بێت و ڕاستەخۆش بگوێزرێتەوە بۆ مرۆڤ نەخۆشیەکان هەمانە ئەوانەی کە وەکو بڵێن لە پیستی ئاژەڵەکەیە یان کەڕوەکانن یان مشەخۆرە دەرەچەکانن کەڕوەکان مشەخۆرە دەرەچەکان ماگانە بە بەردەوام بەلایانی کەم هیچ نەبێت دوو مانگ جارێک چارەسەری دژە مشەخۆرەکانی بۆ بکرێت توش نابێتن و ئەگەر تووشیش بوو هەم چارەسەری بۆ بکرێت بە ئاساین چارەسەر دەبێت و ئەگەر خوانە خواستە مرۆڤەکەش توش بوو هەر بەو چارەسەرانە کە تایبەت هەیە بۆ مرۆڤ بە ئاسانی چارەسەر دەبێتن و کەڕوەکانیش زیاتر ئەنی ئەو بابەتە لە پشیلە هەیە ئەوش هەمان شێوە بە هەندێک چارەسەری تایبەت هەیە ئەگەر تووشی بوو چارەسەر دەکرێتن پاک ڕاگررتنی ئاژەڵەکان دەیان پارێزرێت لە نەخۆشیەکانی پێست و نەخۆشیەکانی تریش ئەوانی تر با بڵێن نەخۆشیە هەندێک نەخۆشی ڤایرۆسی و بەکتریایی هەیە ئەوانە بە کوتانی ساڵانەیە دەکرێتن دەپارێزرێن ینی بە شێوەیەکی گشتی ئەگەر خاوەن ئاژەڵەکە پابند بێ بە کاتی پێدانی کوتان و کاتی پێدانی چارەسەرەکان لە دژی مشەخۆرە دەرەچی و ناوچەکان و پاک ڕاگررتنیان هەم تەندروستی ئاژەڵەکە و هەم خۆشیان پارێزرا دەبێت باشە بایمە هەر باسی نەخۆشیەکانی وان نەکەین زۆر جار لە ئێمەشەوە ئەوانیش تووشی نەخۆشیە بن بە تایبەت ئەو پەتاوەرزیانەی کە هەیە یاخود نەخۆشیەکانی تر هەر سەردەمی کۆرۆنا چەند کەس کە سەگ و پشیلەی هەبوو بەهۆی خاوەنەکەیەوە ئەوانیش تووشە بوون چۆن بیان پارێزین لەو نەخۆشیانەی کە ئێمەش هەمانە گوێزرێتەوە بۆەوەن ڕاستی ئەوە ینی ئەو لایەنە زەحمەتە چونکە پاراستنی ئەوان کە لە ماڵەوە لەگەڵ
خاوەنەکانیانن تەواو تێکەڵن نێنی سەر هەڵدانی زۆرێک لەو نەخۆشیە کە بە ئاسانی دەگوازرێتەوە زۆر زەحمەتە چونکە ئەوان تەواو تێکەڵن لەگەڵ خاوەنەکانیان ئەوانیش ینی توش دەبن ڕاستە هەر ئێمە لەوان توش نابین ئەوانیش لێمە توش بن بەڵام بە شێوەیەکی گشتی دائیمەن ئەو نەخۆشیانێک کە لە ئاژەڵۆ دەگوازرێتەوە بۆ مرۆڤ زیاترن ینی پاراستنی ئەوانیش زەحمەتە ینی بۆ ئەوی بۆنەوەکۆی کە باست ئەوان تەواو تێکەڵن لەگەڵ خاوەنەکانیان لەبەر ئەوەیە باشە کاتێککە لەم وەرزە ئەو ئاژەڵانە تووشی پەتای وەرزیە بن بن باڵێ پەتای وەرزی هەیە خاستن ئەو ئاژەڵانەی کە تەمەنیان بچووکە لەگەر گۆڕینی جە و تووشی سەرمابوون و نەخۆشی دەبن ئەو جۆرە نەخۆشیانەش ئەگەر زوو خاوەنەکەی پێی بزانێت و بینێت بیبات بۆ لای دکتۆر کۆنتترۆل دەکات بیبات یا چاوەڕێ بکە خۆی چاکە بێت نەخۆشی زەحمەتە ینی کە تووشی سەرمایی بوو تووشی نەخۆشی بوو وەکو هەروەکو هەموو کاینێکی زیندوو یعنی تاناک چاک نابێت بخۆی ئەبێت چارەسەری بۆ بکرێت باشە زۆر جار کە کەسێک هەڵامەتە گرێتتر ئەوانەی دیکەشەی گرن ئاژەڵەکەش بە هەمان شێوەری هەمان شێشتانە هەیە ئەویش وەرێگرێت ئەنی نەک لە مرۆڤ بۆ ئاژەڵ ئەو حاڵەتە من کەم بینیمە ڕاستی بەڵام بۆ ئاژەڵەکانیش ینی زۆر نەخۆشیە بۆ نمونە ینی جاری وا هەیە خاستن ئەوانێک کە تەمەنیان لە خوار ساڵ کەمترە نەخۆشیە ڤایرۆسەکان ئەگەر یەک دانیان توش بێ ئەوانکە هەموو توش دەبن باشە لەو ئاژەڵانەی بەگشتی کە خەڵک ئێستاوەکو ئاژەڵی ماڵی بەکارێنێ کامیان مەناعیان کەمتر و زووتر نەخۆشەکەون ئەگەر باسی مەناع بکەی ینی بەگشتی هەموو دەتوانین بڵێن ئاژەڵ و مرۆڤ و هەموو زیندەوەرەکان یەک بڵێن ئەساساتیان هەیە شتێکە تایبەتە بە تاکەکە ڕەنگە تۆ مەناعیت و لەم زیاتر بێت و ئاژەڵەکانیش هەر بە هەمان شێوە ینی یەک لێک مەناعیان جیاوازە زیاد و کەم ئەمە ناتوانین بڵێن ئەوە لەوە زیاترە هەمان بۆ نمونە جاری وا هەیە نەخۆشیەک ڕوودەدات لە ناو حەفت سەگە هەفت بەچکەیە لەو هەفتەی چارەسەریشی بۆ دەکەی چاری دەردەچی پێنجی دەردەچی دوو دەردەچی ئەوە دەگەڕێتەوە سەر مەناعەکە زیاتر بەرگریەکە کە لە دایکەوە وەری گرتووە یان وەری نەگرتووە یان دەرزی کوتانیان وەرگرتووە یان وەر نەگرتووە ئەوانەی کە دەرزیەکانیان وەرگرتووە تا بڵێن لەو هەفتە چەندیان سوودمەند بووینە ڕەنگە هەڵەیەک ڕوویدا بێت لە دوانیان ئەو دووە سوودمەند نەبوون ئەنی بەرگری لەش لە تاک بۆ تاک جیاوازە هەتا چ مرۆڤ بێت و ئاژەڵەکانیش بێت باشە دکتۆر سۆرانەمە باسی سەگ و پشیلەمان کرد زۆرتر هاوڵاتیان زیاترە و دوو ئاژەڵە بەکارن بەزێ سابینین خەڵک خولیای جیاوازی هەیە بنمونە کۆمەڵێک مار بەخێوەکەن تیمساح بەخێوەکەن هەرچەنە لە ناو کۆمەڵگەی ئێمە نەبووتە دیاردەیەکی زۆر دیار بەڵامی تر لە وڵاتانی دیکە شێر پڵنگ بەخێوەکەن حتا ئاژەڵە زۆر دڕندەکان بەخێوەکەن ینی بەخێوکردنی تیمساح و ماڵیکردنی تیمساح شتێکی ئاسان نییە کە لێرەش تقریبەن وەکو دیاردەیەکی لاتوێ ئەمە چەند جار لە پرۆگرامەکەمانە پاکێژمان کردو لەسەر و کەسانەی کە مار بەخێوەکەن ماڵەکەی پڕ کردووە لە ماڵ و زۆر هاوڕێیانە لەگەڵیانە مامەڵی کردووە ئەمانە بە هەمان شێوە چارەسەرەکرێن لای ئێوەیە خۆت نەخۆشیەکانیان مامەڵەکردنی ئاسانە لەگەڵیانە بە شێوەیەکی گشتی ڕاگررتنی هەر ئاژەڵێک بۆ منە چارەسەرکردنی ئاسانی و زەحمەتی دەگەڕێتەوە سەر تا چەند ئەو خاوەنای بڵێن خاوەنی ئەو ئاژەڵە توانای کۆنتترۆلکردنی هەیە کە دەهێنێت بۆ چارەسەر بۆنە سەگ هەیە جاری وا هەیە ئاژەڵەکەی ئەوەندە نەیتوانیوە لەگەڵی بێت و تێکەڵی بێت و وای لێ بکات گوێڕالی بێت لە کاتی چارەسەرکردن ڕەنگە پەلامار بدات کۆنتترۆل نەکرێت بەڵام ئاژەڵانی تر بۆ منە ئەوانە کاتێوە سڕیانەکەن ئێمە سڕیان دەکەین و سڕکردنەکەش زەحمەتە تا ئەو کاتێ دەرزەکەی لێ دێت چکە ئەو ئاژەڵا بە شێوی ماوە تا ڕادێک بە چێوی ماوەتەوە و هەندێکیان هەیە هەر سلوکیان وایە ینی تۆزێک عسەبینیانی بە ئاسانی کۆنتترۆل ناکرێن ڕاستە و ئاژەڵەکانی تر بۆ نەمار و مارمێلکە و ئەو شتانە
ئەوانە لە وڵاتانی دیش بینیومە لە هەندێک لە دەرەوە مارمێرتەکان بەش ینی زۆرەکەن چکە زۆری زۆریانێ بە زۆرە جیاوازەکانیەوە بەخێو دەکرێت باسکردنیشی ئەلەرجیم هەیە نازام چۆنتان بەخێوی ماریش کەمە بە زەحمەتە ڕاستی ئەوانە شێر و پڵنگ و ئارەش بەخۆی لە هەموو شوێنێک دەگمەنە چکە ڕاگرتن و تێکەڵبوونیان زۆر زۆر زەحمەتە ئەوانیش کاتیشی زۆرە زۆر زۆر دەبێت زۆر تێکەڵیان بیت تاوایان لێ دێت ینی زۆربەی جار ئاژەڵەکان لە ترس پەلاماردن هەتا ئاژەڵەکان تاوایان لێت ترسیان لەو کەسە نامینێ دروستە دکتۆر سۆران عەبدوڵڵا من خۆشحاڵ بووم من بەیانیە بەو هەموو ڕێنمایی و زانیاریە تەندروستی تایبەت بە ڤێرتنەری و تەندروستی ئاژەڵ و نەخۆشیە گوازراوەکانی لەگەڵمان بووی بەرنامەکەت جوان کردین زۆر سپاس بەماندایتان سپاس بۆیەوەش. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ تۆمارکردنی زیاتر لە 14,000 خاوەن پێداویستی تایبەت هەیە کە ئەمە لە کاتێکە لە ساڵی 2012ەوە تۆمارکردنی ناوی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان ڕاگیرا بوو. هەروەها لە ئاستی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان چاودێری کۆمەڵایەتی کار بۆ بەرزکردنەوەی توانای خاوەن پێداویستیەکان دەکرێت کە لە مەراسیمێکە لە شاری سلێمانی 15 خاوەن پێداویستی بەهرەدار خەڵات کران. ئەمە جیا لەوەی کە ئێستا ناوەکانیان تۆمارەکرێ بەڵام لە چەندین مەراسیم و یاخود چالاکی لەو جۆرەدا وەکو هاندان وەکو شایستەی ئەو توانە و بەهرەی خۆیان خەڵات دەکرێن. بسالên dirêja xizmeta huner û mûzîka Kurdî dike. Ji Kurdistan û Iraqê berev cîhana mezin. Sîmfoniya Kurdî çêkir û astê berhemê mûzîka Kurdî bilind kir. Bi serê xwe dibistaneke hunerî ye. Ew e mamosta Dilşad Mihemed Saîd e. Xelata salaneya her du hunermendên koçgirî yên Efrînê Cemîl Horo û bavê Salah sê salê ji mamosta Dilşadî re tê pêşkêşkirin. em pê radibin. Armanca me ji va çalakiyê ew e got em wek du hunermendên çiyayê Kurmên cûket û emek ji ber parastina û vejandina folklora Kurdî de dayene û di jiyana xwe de ji ber wê jî ketine gelek rastî tûşî estengeya û işkence hatine em wan bibîr bînin. Ev car jî ême mûzîkjenekî Kurdistanî û nebest Kurdistanî di astî cîhanê de cihê xwegirtiye ew jî Dilşad Saîd e. Ji başûr heta Bakur û Rojhilat heta bi Rojavayê Kurdistanê biçûk û mezinan jenîna mamosta Dilşad di guhê wan de ye. Di nava peyvên wî de ew karvedan diyar bû. Giringiya dana xelatan êt Kurdî taybet eker navê kulturê bidin ştî nike teban vê xelatê de ala navê du hunermendên me êt Kurdî Efrînê Cemîl Horo û bavê Salahî geleka mezin e ji taybet ji ber hindê ku mirov giringî dene ser folklorê Kurdî û hunera Kurdî ek carî jî ku parçe wextê dene ser parçe dîtir êt Kurdistanê nêzîkbûnekê çêtketin. ببورن هەڵبەدەم بابەتە جیاواز بوو لەو سەرەتایی کە من ئاماژەم پێکرد تا هاوکارانم ئەو بابەتە ئامادەکەن کە خاوەن پێداویستێ تایبەتەکان ئێستا چۆن تۆمارەکرێن و دواتریش لە ڕێگەی بەهرەکانیانەوە شایستەی و خەڵاتانن کە پێیان بدرێت. لە سەرەتای پرۆگرامەکەەوە باسی بابەتێکمان کرد ئێمە کاتە بەیانیان کاڵاستینیەی نەدەرەوە یەکەم کەس کە سڵاوێکی لێ بکەین کە بیبینین بەیانی باشێکی لێ بکەین لە تەندروستی بپرسین ئەویش بە هەمان شێوە دراوسێکەمانەیان هاوسێکەمانە چونکە دراوسەیان هاوسەیە ئەو کەسەیە کە هەم لە ماڵ و هەم لە ژیانیشدا نزیکە یەکەم کەسیشەکە خوا نەخواستە ڕووداوێکمان بەسەریە خەمێکە بێ یەکەم کەسە لە بیرمانێت کە داوای هاوکاری لێ بکەین ئەویش بە هەمان شێوە هەرچەند ئێستا وترێت کە دراوسی جاران نزیک بوون بەڵام دوور بوون لە زانینی ژیانی تایبەتیەوە بەڵام بیر و بۆچوونیان دێک جیاواز ساڵن دوورن بەڵام زۆر شت لە ژیان و
تایبەتمەندی خێزانەکان یاخود دەربارەی ژیانیشمان نەزانن ئەو هاوڕێتی و نزیک بوونە گۆڕاوە بۆ چاودێریکردن لە دوورەوە ڕابۆچوونی هاوڵاتیان ببینین لەسەرمە و دواتریش قسەی زیاتری لەسەرەکەین لەگەڵ دراوسەکان تا تێکەڵیت هەیە؟ وڵی تێکڵاویمانێ بەس خۆم نا خێزانم ینی ژنم هەڵسم کەوتی یانەکرد و هاتوو چووەوانە بەس خۆم نا چونکە خۆم لە بازار ئیش دەکەم ئێوارا ڕۆم و شەوەڕم و نیوەی شەو پێت باشە لە ناو گەڕەکەکانە وەکو جاران دراوسەکان تێکەڵیەک بن یان خودەر کەسە لە ماڵی خۆی بێ وڵی من پێ باشە هەچ کەسە لە ماڵی خۆی بێ تێکەڵ نەبێ باشە لە بەرەوەی ئاژەوەی تایە و حەزی بە کەسیەوە نایە ئەو لەگەڵەوە هیچی کەس ناگونجێ وەک جاران هیچ کات دراوسێ ئاژایی بۆ ناویتە ئارە وەڵا بەهۆی تۆڕی کۆمەڵایەتیە بەهۆی خراپی خەڵکەکە خۆیەتی دراوسێ بۆ بە چاودێر لەگە ڕێزم لە جیاتی خوشک بێت لە جیاتی نزیکە بێ بۆ بە چاودێر بەسەرەوە چاودێری کرای هەستت کرد بە کە چاودێری وڵا هەموو کات بۆچی چاودێری دەگەن وڵی ئیتر بڵێم بۆ ئەوی من هەمە خەڵکیش هەیەی لاوەچەی زیاتریشی لە من هەبێ بەڵام چاودێری بۆ ئەکرێت ئەوە لە کەسەکە خۆی ئەزانێت هیچ کات تۆ چاودێری کەس نەکرد بڕواناکە بۆچی یعنی ئەم شتە بۆچی ڕۆیە زۆر بمان ئەڵێن نا ئێمە چاودێری ناکەین بەڵام بۆ منە کەسانێک هەن کە چاودێری ئێمە ضرور نییە من چاودێری کەسکەم ضرور نییە لەبەروی ئەوەی چ پێیز دەکەم زانام تۆ چی ئەەکەیت چیت هەیە چیت نییە پەیوەندی بە منەوە نییە من پرسم چی و هەیە هەموو ئەوی کە خەڵگەیەتی لاوچە کەم تریش چاودێری تەکەن نه باشە بۆچیانێ دەرودراوسێ چاودێری یەکتریەکەن ئەڵم زانین خەریکی تەماعن تەماع لە چیە؟ والله تەماع لە خەریک چێ خەریک چێ دەچێ بۆ شوێ ناچێ بۆ شوێ چی لەژێر سەرایە قەت هەبووە دراوسەیەکت هەست بکەی خەریکە چاودێری تەکە؟ نه والله هیچ کاتێ؟ نه دراوسەی من زۆر باشن کە ئینسان گرەی دەرونی هەبوو کە ئینسان فراغی هەبوو ئەگە شتێک نەبوو پێوەی مەشغوڵ بێ شتێکی بە پێز ئەبێ بکەوێتە جانی یەک وەسێسا ئێمە زۆر بۆمان کە چاودێری یەکتریەکەین وەکو دەرودراوسێ لە بێ ئیشیمانە؟ لە فراغی زەهنیمانایە نەک بێ ئیشی ئیش ئەوە نییە تۆ ئیش بکەی ئەوەیە تۆ سەوابتە هەبێت لە حیاتە مەبادیەت هەبێ عەجەبە هەمانە ئەوە پرسیارەکە ئەوەیە خەڵکەکە دڵی بەرامبەر بە یەک زۆری نییە وەکو جاران نییە خۆشەویستی نەماوە ئەتر ئەڵێ چی چاودێریەکەن چی لەگەڵاڵی پێت وایە زیاتر ژنان چاودێری یەکتریەکەن یان پیاوانیش ئێستا ویلات وەڵاهی پیاوان نازانم من شەوەکو شەخصی خۆم زۆر ناچمە بەر دەرگا تاکو چاودێری خەڵک بکەم ڕێزی هەموو کەسێکە گرم هیچ کات چاودێری کراوی؟ نازانم هەست پێ کرد نازانم ئاگام چونکی بیری لێ ناکەمەوە خۆم لەبەرەوە گومان ناکەمە سەر کەس باشترە کە بەلامانەوە گرنگ نەبێت وەڵاهی باشترە ئینسان گومان نەکات ئایا بزانین دراوسێ بوونی هەبێت باشترە لە نەبوونی یاخود بڵین ئەگەر لەبەرەوەی چاودێری کارن ئایا هەموو دراوسێک چاودێریەکات چاودێریکردن بۆ هەموو ئەمانە لە ڕوانگە و تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆنە لەناو کۆمەڵگەدا بۆ ئێمە میوانی میوانداری مامۆستا ئوسامە باڵەکیمان کردووە کە مامۆستای ئاینیە و لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا بەخێر هاتن زۆر سپاس مامۆستا پێم خۆشە سەرەتا باسێکی دراوسێتی و هاوسێتی سەردەمی پێشووترمان بۆ بکەی لەگەڵ ئێستادا جیاوازیەکەی چییە وە لە تێڕوانینی ئاینی ئیسلام و دراوسێ چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين پێشەچی دەستخۆشیتان لێ دەکەم لە ئەو بابەتە و لە ئەو میوانداریە پێویستە ئێمە کاتێک باسی دراوسێتی ئەەکەین یەکەم جار لەبەر ئەوەی دراوسێ بازنەیەکی گچکەیە ئێمە لە کۆمەڵگادا چەندین بازنەمان هەیە بازنەی خێزان ئەجا بازنەی دراوسێ گەڕک شار هەتا دەبیتە وڵات و ئەجا وڵاتانی جیهان ئێمە ئەگەر لە بازنەی فراوان پێدابین یەکەم جار ئێمە بازنەیەکی زۆر فراوانمان هەیە کە ئینسانیەتە ئێمە هەمومان وەکو ئینسانیەت نەتەوەی حەزرەتی ئادەمین عليه الصلاة والسلام ئیمامی عەلی فەرمودەیەکی جوانی هەیە ڕزای خوا لێ بی کە ئەفەرمێ الناس إما أخ لك في الدين وإما أخ لك في الإنسانية مرۆڤەکان یان برایتونە لە دین یان برایتونە لە مرۆڤایەتی یعنی ئێمە هەمومان براین وەکو مرۆڤ هەمومان براین پێغەمبەری صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک ئەفەرمێ الناس من آدم وآدم من تراب خەڵک هەمووی لە ئادەم پەیدا بووە ئادەمیش لە خۆڵ دروست بووە لە فەرمودەیەکی کەدا ئەفەرمێ الناس سەواسیة كأسنان المشط هەموو خەڵک وەکو ددانەکانی شانە هەمووی وەکو یەکەوە هەموو حەق و حقوقیان وەکو یەکتریە بەڵام
بازنەکە زۆر فراوانە ئەگەر بێت و ئێمە لەنا ئەو بازنەیە بخڵێنەوە لەوانەیە یەکتر نەناسین نەتوانین یەکتری بخوێنینەوە بازنەکە زۆر فراوانە خوای گەورە ئێمەی دابش کرد بەسەند چەند گەل و شعب هەروەکو ئەفەرمێ وەجعلناکم شعوبا وقبائل ليتعارفوا کورد و عەرەب و تورک و هیند و ئەوەی میلەتە ئەوانەی دروستکردن اینجا ئەو بازنەیەش دیسان زۆر فراوانە لۆیە خوای گەورە ئەو جارە ئاینەکانی نرد ئەوە ئاینی ئیسلامە ئاینی مەسیحیە ئاینی یەهودیە ئاینەکانی ترە ئاینە ئاسمانیەکان و ئاینەکانی تریش هەنە بازنەکە گچکەتر بوویەوە بەڵام هێشتان بازنەکە هەر فراوانە ئێستا ئەمە مسلمان لەوانەیە نزیک 2 ملیار بی مەسیحی لەوانەیە چەندین ملیارە لۆیە ئێمە بازنەکە گچکەتر ئەەکەینەوە ئێمە هاوشارین هەمومان لەناو یەک شار دەژین ئەوجا هاوگەڕەچین حەقەکان زیاتر دەبن هەتا لێک نزیک دەبینەوە حەقەکان نزیکتر دەبن ئەوجا دیتە ناو گەڕک ئێمە لەناو یەک گەڕک لەناو یەک کۆڵان بێکەوە دەژین حقوقی مشتەڕەکمان هەیە کۆڵانمان یەکە شەقاممان یەکە بۆری ئاومان یەکە تێلی کارەبامان یەکە هەموو شتمان یەکە دەبی بەیەکەوە هاوکار بین لە ئەوەی تعامل لەگەر یەکتر بکەین بەڵام لەوانش هەموویان نزیکتر جیرانە دراوسەیە لەبەر ئەوەی دراوسێ ماڵی بە ماڵی تووەیە یان لە تەنیشتە یان بەرامبەرتە یان لە پشتە سەردەمی پێش خانووەکان کراوە بوون خانووەکان مەکشوف بوون دەرگاش بە دار و ئەوانە دروست دەکرا دیوارەکانیش هەر بە دار و ئەوات پێیان دەگوت تانۆک یان بە پەرژین دروست دەکرا زۆر نزیکتر بوون لە یەکەوە خەڵک هەمووی ناوحۆشی یەکتری دەدیت جۆری یەکتری دەدیت بەڵام تەماشا یەکتریان نەدەکرد خەڵک ئەو کاتە زۆر چاودێری یەکتریان نەدەکرد ئێستا خانووە سەبە دەرگا و پەنجەرەیە جامەکە دەبل جامە هەواش ناچێتە ژێرێ بەڵام بەداخەوە خەڵکەشی زۆر هەیە ئێستا زیاتر چاودێری یەکتر ئەکا کە ئەوەش دەگەڕێتەوە سەر لاوازی هەستکردن بە مەسئولیەت و هەم لاوازی وازعی دینی وەکو دین هەم خزمایەتی و جیرانەتی باشە مامۆستاوە بووە بە هۆکاری دوورکردنەوەی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی لە نێوان دراوسەکانە هەبووە بەتەکید ئێمە دراوسێ لە شەریعەتی ئیسلامدا یان خزمە یان خزم نییە پێ دەگوتی الجار الجنب الجار جاری قەریب یعنی خزم الجار ذی القربە جاری ذی القربە دەکا خزمی خۆتە و جیرانیشتە هەرچەندە فرمودەیەک هەیە هەرچەند دەرەجەی سەحەتەکەی نازانم دەرێ مڕوا ئەهل القەراباتی لیەتەزاوەڕوا وەلا یەتەجاوەڕوا دەرێ فەرمان بکەن بە خزمەکان با سەردانی یەکتر بکەن بەڵام جیرانەتی یەکتری نەکەن لەبەر ئەوەی زۆربەی زۆری ئەو برایانەی جیرانن دوو برا جیرانی یەکتر بن یان دوو خوشک یان خوشک و برا جیرانی یەکتر بن بە زۆری وایە لەسەر منداڵەکان بە شەڕ دێن ئاخیری لەیان دەبێتە عاجزی لۆیە ئەوە هەیە دەڵێ سەردانی یەکتر بکەن بەڵام دراوسەیەتی یەکتری مەکەن تۆزێک لە یەکتر دوور بن لە ئەوەی خۆشەویست و محەبەتان زیاتر بی کەواتە لە ناو ئاینی ئیسلامیشدا دراوسێتی سنووری بۆ دانراوە دراوسێتی سنووری بۆ دانراوە لە فەرمودەیەکدا دەفەرمی هەتا چل کەس هەتا چل ماڵ جیرانتە جۆری دووەم لە جیران بەس جیرانە خزم نییە ئەوەش حەقی دراوسەیەتی هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم مامۆستاکە دراوسەیەک هەیەی بەسەر دراوسەیەکی دیکەوە لە فەرمودەیەکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم جاره هەر کەسێک باوەڕی هەیە بەخوا بە ڕۆژی دوایی باڕێز لە جیرانەکەی لە فەرمودەیەکی تکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ جوبرائیل عليه السلام ئەوەندە فەرمانی پێدەکردم دەربارەی جیران ئەوەندە فەرمان دەکرد جیران لەگەر جیرانت باش بە لەگەر جیرانت باش بە حتا وام لێ هاتبوو گومانم هەبوو دەبی میراتیشم لێ نەگری میرات چێ میرات لە ئینسانی دەگری دایک و باوک ژن و مرد کوڕ و کچ ئەگەر لە ئەوانە نەبوون ئەو جا دەچێتە بازنەی فراوانتر مام و ئامۆزە و ئەوانە کەسە هەرە نزیکەکان میرات لە ئینسانی دەگرن کەواتە جیران خرایتە بازنەی کەسە هەرە نزیکەکان یەک لە مافە گرنگەکان دەربارەی جیران ئەوەیە ئێمە لە ماڵەوە کە دەینە دەرێ یەکەم کەس دەیبینین جیرانمە کەواتە پێویستە سەلامی لێ بکەم ڕێزی بگرم لەگەری ڕووخۆش بم زەردەخانەی بەرامبەر بکەم ئەگەر خوا نەخواستە نەخۆشێکی هەبوو پێویستە سەردانی نەخۆشەکەی بکەم ئێمە زۆر جار ئەمن بخۆم بەسەرم هاتیە نەخۆش بوویمە جیرانەکەم ئەمنی برتە خستەخانە جیران پێش ئەوەی خزمەکانت بەهاناتەوە بێن براکەس بێت بەهاناتەوە جیرانەکەت بەهاناتەوە دێت کەواتە پێویستە کاتێک نەخۆشە سەردانی بکەی کاتێک تعزیەی هەیە بەشداری لە تعزیەکەی بکەی و دڵنەوایی و مواساتی بکەی هەروەها ئێمە کەسمان فریشتە نینە هەموو کەسێک بە قەدەرە خۆی غەڵەت و هەڵەی لێ ڕوودەدا پێویستە ئەگەر شتێکت لێ دیت بیپۆشی لە لای خەڵک باسی نەکەی ئەگەر لە ماڵ ئێستا زۆر بەداخەوە ئەوە گەلە گەلک زۆر بووە خانووەکان ئێستا زۆریان دووقاتن
گەنج بەفانی لێ عەلاگە و بە شۆرتی سێ چارێک دێتە سەر بەلەکۆن لە بەرامبەر مارە جیرانەکەی ڕادەوەستی ئەو مارە جیرانە کچی هەیە ئافرەتی هەیە جاری وایە بە پێچەوانەوە ئافرەتەکە دەچیتە سەربانەکە بەرامبەر بۆ ماڵە ڕادەوەستی شتێکی زۆر زۆر ناشیرینە لەبەر ئەوەی ئەتو بڵێ و نەڵێی ئەو کەسە مرتاح نییە کە ئەتو بەرامبەری کەسێک بێ تەماشای ناوماڵت بکە لێیە پێویستە مراعاتی ئەوە بکرێ تەماشای ناوماڵی یەکتری نەکرێ و هەروەها ئەگەر غەڵەتێکت لێ دیت زانیت جێی چاوی تێدا هەیە و توێتی ڕادەگری بە قسەیەکی جوان بە شێوازێکی ڕێک و پێک نەسیحەت و ئامۆژگاری بکەیت واروها ئەگەر وەزعی مادی خراپ بوو خواردنی کەم بوو یارمەتی بدەیت حتا لە حەدیثدا لە فەرموودا هاتووە دەفەرمێ ئەگەر شیوتان لێنا ئاوی مەرەگەکە زیاد بکەن شلەکەی ئاوی زیاد بکەن لەوەی بەشی جیرانەکانتان بکە لە فەرمودەیەکی دیکەدا ئەفەرمێ ئەو کەسەی خۆی تێرە جیرانەکەی برسیە بە برسیەتی سەر دەنێتەوە ئەو تێرە باوەڕدار نییە ئەفەرمێ بە باوەڕدار حساب ناکرێت بەخشین هەرچەندە ئاینی بەخشین و خۆشەویستە بەخشین ئێستا تا چەند مسلمانان پەیڕەویەکەن بۆ دراوسێکەیان لەم سەردەمەیە ئەوە جاران کەم بۆتەوە یاخود بۆ نمونە لە ئیمکانێتێکی باشە بەڵام دراوسێکە بینێ زۆر مەسئلەکە ئیمکانیەت نییە ئەمە لە بیرمانە لە کاتی منداڵ بووین دایکمان داپیرەمان بەڕەحمەت بن دەیگوتوەرە کوڕم ئەو شیوە بە ماڵی فلان ئەو شیوە بە ماڵی فلان ببە فلان کەس ژنی لە بۆ کوڕی هێنایە لە لای ئێمە پێیان دەگوت لەنگەنی وەرە ئەوەی لەوە بە سنگێشی دەداینی ئەوەندە هەرچی هەدیەی لە دەستیدا هەبوو لەناو ئەو سنیە دای دەپۆشت ئێمە لۆمان دەبردن شەوانی هەینی شیومان دەبرد ئەو کاتە پێیان دەگوت شیوە غەریبە لە ئەو ئافرەتانەی کە زۆر بەتەمەن بوون و فەقیر بوون لۆمان دەبردن زائیدەن کەسێک ژنی لە بۆ کوڕی دەهینا دعوەتێکی دەکرد دەرو جیران و خزمەکانی هەموو دعوە دەکرد ئێستا ئەوە نیە دەیباتە قاعەیەکی یەک بەقلاوە و یەک بیبسی دەداتێ لەوانەیە هێشتا لەوێنە ڕۆژ توش سوکەری دەبی ئاخر دەرەجەی خراپەکەی لۆبان کردی هەرچی شیرینی بەس ئەوەی دەداتێ لە ئیسلامدا ئەوانیە لە ئیسلامدا پێویستە بانجی بکەی لە ماڵەوە نانی پێ بدەیت طعام الطعام لە ئیسلامدا زۆر زۆر گرنگی پێدرایە لۆیە لە فەرموودەدا ئەفەرمێ لا يؤمن أحدكم إذا بات شبعان وجاره جائع باش بە مسابوو ئەوە نەماوە ئێستا لەبەر ئەوەی ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەکتر دوور کەوتینەوە ئەسبابەکان یەک لە ئەسبابە هەرە کاریگەرەکان تۆڕە کۆمەڵایەتیەکانە و ئەو پەیدابوونی ئەو تەلەفۆن و ئەو جۆرەشتانەیە خزمەکان زیاتر بە تەلەفۆن ئیکتیفا دەکەن لە کەسێک نزیکەکەی خۆی دەپێچیتەوە کاتی خۆی وانە بوو خزم و کەسەکان خوشک برایەکان زۆر سەردانی یەکتریان دەکرد هاتووسۆی یەکتریان دەکرد لێرەوە دەچوونە سلەیمانی دەچوونە دهۆک دەچوونە حاجی ئۆمەران دۆ سەردانیکردنی خزم و کەسوکاری خۆیان بەڵام ئێستا یەکەمین شت لەبەر ئیش و کار و وەزیفە هەر یەکە و خەریکی سەرقاڵی ئیش و کار و وەزیفەی خۆیتی مەجای ئەوەی نیە بەیانی سعات 8 دەڕوا هەیە سعات 3 سعات 4 سعات 5 کۆتایی پێدێ لەوانەیە ئەگەر مەجای هەیە جومعە و شەمانە جومعە و شەمەش هەڵی گرتێلو ئەوەی ئەگەر لە بازار شێشی هەبوو جێبەجێ دەکات یان دەچتە سەفرەی ڕاستە هەر ئەوەندەمان هەیە ئەویدی سەردانیکردن و لە یەکتر پێچانەوە و کاتی خۆی وانە بوو کاتی خۆی خزمی دووریش لە خزمە نزیکەکەی دەپێچاوە بزانی فەقیر نییە هەتا هاوکاری بکە ئێستا بە پێچەوانەوەیە لە ئەوە لی ناپێچیتەوە هاوکاری بکە لە ئەوەی لی دەپێچێتەوە بزانە نیت هەندێکی لە بستێنی بچی بە قەهر نەبی بە قەرز لێ وەربگری ئێستا بەو جۆرە گۆڕاوە ئەوە دووەمین کرانەوەمان بەڕووی دەرەوە عادات و تەقالیدی دەرەوەمان ئێستا لە دەرەوە لە ناو کۆڵان بتبینی سەلامت لێ دەکات بەڵام لە گەڕێکێکی تر بتبینی سەلامت لێ ناکە کە ئەنەهو ناتناسی بەڵام ئێمەوانینە ئێمە زائیدەن لەسەر ئەوەی کە دەبینە جیران لەگەر یەکتر دەبینە برادەر دەبینە هاوڕێ وەکو خزممان لێ دێ چەندین جیران هەیە لەسەر جیرانی خۆی ینی دیفاعیشی لێ دەکات نەکەر ئەوەندە بێ ینی ئەگەر کەسێکی تعدای لێ بکە نایەڵێ دیفاعی لێ دەکات لە ئەوەی کەسێک نەتوانی غەدری لێ بکە و زوڵمی لێ بکە ڕاستە مامۆستا زۆر جار ئەو دابوونەریتە جوانانەی لەناو کۆمەلگای ئێمەدا هەبوو ئەگەر بە جۆرێک بگۆڕێت وەکو چاولەکەریەک یاخود کرانەوە بە دەوری جیهانە بە ڕووی جیهانە ئەوە شڵەژانێک لە کۆمەلگا دروست دەکات کە گۆڕانکاریە بێ و لەگەڵ دابوونەریتمان ناگونجێ و ئەوەی لەیەکەوێتەوە ئێمە پێمان خۆشە زیاتر لەسەرم بابەتە قسە بکەین بەڵام دەرفەتی پرۆگرامەکە هەرەوەندە بوو سوپاس بۆ ئەو وتە شیرینانە سوپاس بۆ بەڕێستان ئومێ دەکەین ئینشاءڵڵا زیاتر خەڵک بگەڕێتەوە سەر دابوونەریتە کۆنەکان لەگەڵ جیرانی خۆیان باش بن ئاوڕ لە یەکتر بدەنەوە سەبر لەسەر ئازاری یەکتری بگرن عیب و عاری یەکتر بپۆشن
هاوکاری یەکتر بن لە ئەوەی جیرانی باش بن و بەخوای گەورەش ئەجر و پاداشتی هەموو لایەک بداتەوە. خوا موفق. ئینشەڵا زۆر سپاس بۆیەوەش. میر و جڤاتی ڕۆحانی یەزیدیان چەند بڕیارێکیان دەرکردووە بۆ زیارەتکارانەی کە سەردانی پەرستگەی لالش دەکەن بۆ بەشداریکردن لە جەژنی جەما. بەڕێوەبەری کاروباری یەزیدیان ژەڵێت پێشبینیەکەین زیاتر لە 100,000 زیارەتکار سەردانی پەرستگای لالش بکەن. هەدیە و هەڤالاخوا قەستا لالەشێکرینە بجول و بەرگێن گونجای پەرستگەهەیە پێشوازیە بریاران و یامیری و جڤاتە ڕوحانی بکەن دەربارەی ڕێنمایان گرێدای ڕێورسمێن جەژنا جەمایە نەخاسمە ئەو بریارێن گرێدای جول و بەرگێن گونجایی بۆ بێ هەلکەفتە ئاینیە پیرۆز. Ez bavala xora û aile xora hatîme teban bêjin laliş cihekî pîroza ser me fere em wî cihî biparêzin û ji ber xelk û alemekê dibînê lazim cihekî muqedes î pîroza bi cilkeka münasib cilkeka yani cilket me êzidiye û sêviyê ji miletê xwe dikem û ji xwişkê xwe dikem û ji dayekê xwe dikem û ji her kesekî dikem bête lalişê biparêzit çi ji paqijya wê ve çi ji libsê wê ve. ساڵانە ژمارەکە بریار و ڕاستپاردەت هێنەدان بۆ پرێڤەبرنا ڕێورسمێن ئۆلی جەژنێدا و تا ڕادەیەکی هەماهەنگیت هێتەکردن نەخاسمەش لای پیرۆز ڕاگرتن و گرنگیدان پاقژیا پەرستگەهێڤە. مدوێت ئەو خەلکێک وەختی بێت چاوا دوێت مالەویە پاقش بێتە پێلت لالش وەسایە پاقش بێت وەساخێ تشتانە هاوێت ئاوێ چەنگ و جیت وەساخێتێن وەساخۆت ویجیکە خلمەتکار پشتنگی دێچەند ڕاکەن بێت قوچیەتە لالشە بێتە پاراستن چەنگ و دەعالەمەک بزانت لالشامە چییە قوچیەتە لالشێ چییە ڕێورسمێتمە چینە معبەدامە چەندە پیرۆزە چەنگ و باوریامە ئێزدیاتێدا پیرۆزترین جیل عەردی خودێ و لالشە. پێشبینیت هێتەکردن ئەف ساڵەدا زۆرترین ژمارە زیارەتکاران لە ڕۆژانێن جەژنێدا حازر بن لەوە هەماهەنگیت ناوبەرە ڕێڤەبەریا کاروبارên ئێزیان و میری و جڤاتە ڕوحانیدات هێتەکردن بۆ پرێڤەبرنا ڕێورسمێن جەژنێ. مەوەک ڕێڤەبەریا کاروبارên ئێزدیاژی هەماهنگێکە باش لەگەل جڤاتە ڕوحانی هەیە تایبەژی لەگەل جەنابێ میری کو بۆ بترندێ پەرزگا لالش بتر ڕێورسمێت وێ شێوەیەکی جوان و ڕێکوپێک بێنە ڕێڤەبرن ئیساڵاژی چەند بڕیارەت نوش ئالی جڤاتە ڕوحانی بە دەرکەفتینەوە مەوەک ڕێڤەبەریا کاروبارên ئێزدیاژی هەمی هەماهنگیا خۆ دیارکریا تەوەقعاتت مەژی ئەم توێ باوریدانە پەتری 100,000 کەسان دەوێت جەژنێ دەوێ قەستا پەرستگا لالش بکاتش بەرهەندێژی هەکەم هەممی نەتاری کار بنگەلێک و ڕەنگە ڕەوش ئالۆز بتن. ساڵانە جەژنا جەمایە لە لالشێ بۆ مای 7 ڕۆژان ڕێورسم دهێنە گێڕان هەرژ ڕێکەفتی شەشێ تاکو سێزدەی وێمە هەیە. دەرکردنا بریارێن نوژ لای میری و جڤاتە ڕوحانیڤە وەکو بەرهەڤیەکە بۆ جەژنا جەمایە ژلایەکی دیڤەژی بۆ پیرۆز ڕاگرتنا وێ پەرستگەهەیە. دەرمان بەعادی کوردستان 24 پەرستگەها لالش. قوربانیەکی کێمیابارانی دۆڵی خۆشناوەتی بە ناوی هەکار کە ئێستا لە هەولێرەژی نازنامەی نییە لە ساڵی 1970ەوە کە لەو کاتەی ئەڕژێمی بەعز گوندی شێخوەسانانی کیمیاباران کرد لە نەخۆشخانە ئەم هەکارە هاوڵاتیەک هەڵی گرتوۆتەوە و کردوێتی بە کوڕی خۆی بەڵام دوای کۆچی دوایە و هاوڵاتیە جارێکی دیکە هەکار دەربەدەر و بێکەس ئەمێنێتەوە. کوردستان 24 چیرۆکی هەکارە گێڕێتەوە کە ئێستا بێکەس ماوەتەوە و هەموو ئاواتی بۆتە ناسنامەیەک. چیرۆکێکی جیاواز بەڵام غەمگین گەنجێکی بێناسنامە بێدایک و باوک چیرۆکەکەی لێرەوە دەست پێ دەکات کاتێک ڕژێمی بەعەس دۆڵی بالیسان و شێخوەسانان بە چەکی کیمیاوی بۆردومان دەکەن. باوکو دایکی نازانرێت ئاخۆماون یاخود لەو بۆردومانە شەهید بوون. بەڵام لە نەخۆشخانە هاوڵاتیەک بە ناوی عەبدوڵڵا ئەو کاتە هەکار هەڵدەگرێتەوە و دەیکات بە کوڕی خۆی. بەڵام دوای کۆچی دوای باوکی ژنی دووەمی باوکی دەری دەکات ئەو ناسنامەی باوکیشی بۆی دەرهێناوە لێی وەردەگرێتەوە بۆ ئەوەی لە میرات بێبەشی بکات. بەهۆی ئەو بێکەسیەوە چەندین جار تووشی نەخۆشی دەرونی بووە تا ئێستاش بەهۆی دەرمانەوە ئارام دەبێتەوە. کابراکەمی بەخێو کرد نایما عەبدوڵڵا
زابتی حکوومەتی وەڵامی دەگەچکێ بە خێگرە تا گەورەی کردوایە بە خۆی مرد ژنەکەی دەری کردم کاتمە کۆرانە وەڵا دوای ئەو بە خێی دەکردمەوە ڕێک جیرانەکان ڕایان دەگرتم مازێشی دا نفوسانێ لەگۆت و داوانێ شتێک بی ئەوەک بی کو نفوس پێێنە کووە تاسە گەورەی نفوس نەبووە ئەمەدە بۆ وەڵا کەس نەبووە یارمەتیمدا کەسم نەما بێداک و باو نەخوشک نەبرا سەفەری دوات جێ شتەکەم ناسنامەم نییە دەمگەڕێنەوە داوای لە کاکومێت خۆشناو دەکەم ناسنامەکەم لۆ دەربین هەکار دوایمانەوەی لە شەقامەکانی ئەولێر و تێکچوونی دۆخی دەرونی ئەم جارێن هەوڵاتێکی دیکە دەبێتە فریادڕەسی دەیهێنێتە لای خۆی و نزیکەی 12 ساڵە لە دوکانەکەی کار دەکا و شوێنی مانەوەشی بۆ دابین کردووە تووشی نەخۆشی نەفسی و هەرچێ بوو قەدریان لێ دەکەێت قەشپەریان پێ دەکەێت بتمانە خەستەخانەی زەی نەخۆشی نەفسی تقریبان 300 سال لەوێن دەر ئەوانمانەوە هاچوومان پێکەدە تا بڕکاتەوە سەر ئەوە دوای بەسەدا شقەمان لۆگرت ماوەچی چاک لێرە دوای 2000 چونە داخوازیە چونە هەر داخوازشی دەیانگۆ نەفوسینە دەچونی هەموو دەم و دەستگای حکوومەتی شەهیدان دەرەی هەتا ئێستا هیچیان لۆ نەکردین کیمیابارانکردنی دۆڵی خۆشناوەتی لەلایەن ڕژێمی بەعەس لە ساڵی 1970 لە ڕێگەی 12 فڕۆکەی جەنگیەوە نزیکەی 300 هەوڵاتی شەهید کرد و هەکاریشی بۆ میشە لە دایک و باوک و خانەوادەکەی دابڕان و ئێستاش بێ پشت و پەنا ماوەتەوە بەڵام بێ هیوان نەبووە چاوی لەوەی ڕۆژێک بازیزانی شاد ببێتەوە ئازەر فاروق کوردستان 24 هەولێر لە ئوردن و ئیمارات کۆمەڵێک وڵاتی دیکەش ئێستا لە جیاتی مرۆڤ ڕۆبۆتەکان بەشدارە بن لە پێشبڕکەی وشتر سواری چونکە لە وڵاتانە ساڵانە چەندین جار بە چەندین شێواز پێشبڕکەی وشتر سواریە کرێ بەڵام ئێستا ڕۆبۆتەکان بەکارهێنرێ ئەم هەنگاوە کە بەم ساڵانەی دوایی ڕاواجی پێیا کردووە و زیاتر تەکنەلۆژیاوای کردووە بکرێتە ئاراوە دەگەڕێتەوە بۆ هۆکارێکی مرۆیی بۆیە ئەمە سەری هەڵداوە پێشتر لە وڵاتانە سوود لە منداڵی بیانی وەرەگیرە بۆی کە وشترەکان تاو بدەن ئەم منداڵانە بەشێکی زۆریان لەلایەن قاچاقچانی مرۆڤەوە ئەهێنرانە وڵاتە و ناچاری شەکران کە گەشتێکی مەترسیدار لەسەر پشتی وشترەکان بکەن لەسەر ژیانی خۆیان مەترسی بوو بەڵام لەگەڵ ئەوەی کە ئێستا ڕۆبۆتەکان هاتووە جۆش و خرۆشی پێشبڕکێکە کەمی نەکردووە و ساڵانەش ئەم وڵاتانە چەندین ملیۆن دۆلار لە پێشبڕکەی وشتر سواریدا قازانجەکەن لەبرەوەی کە مناڵان بەکاربێنن بۆ کارە ڕۆبۆتەکان بەکارەهێنرێن وشترەکان بۆ کێبڕکێ بەردەدرێن هەرچەندە خێران بەڵام هێڵی غاردانیان زۆر شپرزەیە ئەمەش ڕەنگە بۆ هۆیەوە بێت کە مرۆڤێک ڕاستەوخۆ ئاراستەیان ناکات بەڵکو ڕۆبەتێک لەسەر پشتیان دانراوە کە بە قامچی تاویان دەدات خاوەنی وشترەکانیش لە ڕێڕەوێکی هاوتەریب لەگەڵ پێشبڕکەی وشترەکان بە سواری ئۆتۆمبیل و کۆنتڕۆل لەدەست جوڵەی ڕۆبۆتەکان دەگونجێنن ڕۆبۆتەکان ڕوویەکی مرۆڤانەی ئەم وەرزشە پێشان دەدەن چونکە پێشتر منداڵانی بیانی سەر بە وڵاتانی وەک بەنگلادێش کە زۆرێکیان لە ڕێی قاچاقچیانی مرۆڤەوە دەهێنرانە وڵاتانی کەندا و لەسەر پشتی وشترەکان دادەنران و ناچار دەکران گەشتێکی ناخۆش و پرمەترسی بەڕێ بکەن کێبڕکەیەکە لە وڵاتانی کەندا و لە شوێنی وەک ئوسترالیاش کە بیابانی تێدایە زۆر باوە بەڵام لە وڵاتانی وەک ئیمارات و ئوردن تام و چێژێکی تایبەتی هەیە لما شافوا انه الاهتمام جاي من دولة الامارات کاتێک بیابان نشینەکانی ئوردن زانیان لە ئیمارات و لەلایەن شازادە حوسێنی ئوردنەوە چەندە گرنگی بە کێبڕکەی وشتر دەدرێت ئوردونیەکانیش وەبەرهێنانی زیاتریان لە وشتردا کرد خێرایی وشترەکان دەگاتە نزیکەی 40 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا حلال مشارك کۆمەڵێک لە وشترەکانی من بەشدار بوون لە پێشبڕکەیەکە و یەکێکیان لە 8مین قۆناغی کێبڕکەیەکەدا براوە بووە گرەوەکە زۆر بەهێزە و سوپاس بۆ خوا کە وشترەکەم بۆ یەکەم پێشبڕکەیەکە وەک پێشبڕکەی ئەسپسواری گرەوی لەسەر دەکرێت و بووەتە پیشەسازیەکی چەندین ملیۆن دۆلاری لە وڵاتانی عەرەبی هەرچەندە سەرەتا
تەنیا مەبەست لێی زیندوو ڕاگررتنی کللتور و دابوونەریت بووە. بەپێی هەندێک لێکۆڵینەوەش ئەم جۆرە پێشبڕکەیە لە سەدەی هەفتی پێشزاینەوە دەستی پێکردووە. لەم بابەتانەوە بۆمان دەرەکەوێ یاخود لەم ڕووداوانە بۆمان دەرەکەوێت کە مرۆڤایەتی تا چنێک پەرەبات بە تەکنەلۆژیە ئەوەندە قازانجی زیاترە لە خزمەت خۆیدا بەکاری بێنێتەوە چونکە ئیدی منداڵەکان ناکەونە مەترسیەوە و ئەتوانرێت لە بریەوە ئەو تەکنەلۆژیایی کە کاری بۆ کراوە و بەرەو پێش براوە وەکو ڕۆبۆتێک ئەتوانرێت جی ئەوان بگرێتەوە. وەرگە و بابەتەکانی ئەم بەیانی 24 پێشکەشکردن. تەواوی ڕۆژەکەتان بە ئارامی و خۆشی و تەندروستێکی باش بەڕێ بکەن ماڵەوە.